ڕێگایە کە بزگوندی ناوچەی زەنگنەی سەربەناحی سەنگا و پێکەوە دەبەستێتەوە، بەڵام فرامۆشکرا و نۆژان نەکراوەتەوە. دانیشتوانی گوندەکانی زەنگنە خراپی باری ڕێگای ناوچەکەیان بە کەم و کوڕێکی گەورە دەبینن، خوازیارن بۆیان چارەسەر بکرێت. منتیقەکەی زەنگنە و هەمەوەن و ئەمانە بەسەر ئەمانەوەن کە ئەم بەسەر ئەمانەوە ئەو ڕێگایە، ینی حساب کە ڕێگاکە زۆر ناخۆشە، زۆر ناخۆشە. ئەگەر بێت و ئەم ڕێگایە یا حکومەت یان ئەمانە تۆزە دەستکاری بکرێ، وڵاتی زەنگنە و وڵاتی چەمچەماڵە بەسێتەیەکەوە. بەڵام ئێستاکە ئەمەە ناخۆشە، ئەو کەسێک کە دێ بۆ ئێرە زۆر بێزارە. ئەمە دیێگە لە زۆری لەسرە هەر لە قەڵاچووغەوەتر ئەم جەعدە کە تێ دێی لەسرە هەتا ناو زەنگنە هەموو دەور لەوەی زیاد لە 20 دی لەسرە. داواکاریمان وەڵا لە حکومەتێ بەڕاستێمە وەزعەکەمان گەلێ خراپە، جەعدەکەمان گەلێ خراپە، خەڵکی زۆر بەبوونێ ئەم جەعدەوە کە خراپە دیەکانی چۆڵ کردووە. بەڕاستی ڕێگاکەی زۆر ناخۆشە، ڕێگاکەی زۆر سەقەتە، ڕێگایەکی سەرەکیشە، بەڕاستی ڕێگایەکە سەنگا و قارکەرەم و چەمچەماڵ بەیەکەوە ئەبەسێتەوە. حیفە ئەو ڕێگای ئاوا بێ، حەقە حکومەت لەم ڕێگا بە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوانە. یعنی بەڕاستی ڕێگایەکی زۆر ناخۆشە و بەڕاستی خەڵکیی زۆریشی لەسەرە. قایمقامی چەمچەماڵش دەڵێ دەرخستیان بۆ 17 پرۆژە لە سنوورەکەیان کردووە، بەڵام نەبوونی بودجە ئەو پرۆژانەی ڕاگرتووە. توانیمانە زیاتر لە 45 گوند هەموو ڕێگاکانیان بۆ چارەسەرکەین، قەنتەرەیان بۆ دانین، پردیان بۆ بکەین و ئێستا 17 پرۆژەی ترمان لەبەردەستایە، دەیان تەندەری بۆ کراوە و 7 پرۆژەی ترش ئامادەیە، بەڵام لەبەر بارودۆخی دارایی و نەبوونی بودجە پرۆژەکان وەستاون. بە پێیامەرەکە دەستکورسات نیوز کەوتووە 440 گوند لە سنووری چەمچەماڵ هەن، بەشێکی ئەو گوندانە کێشەی ڕێگاوبانیان هەیە، خواستی دانیشتوانی ئەو ناوچەیەیە لە ڕووی ڕێگاوبانەوە ئاوڕێیان لێ بدرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیی سەنگاو.